تا یەکدان لەو بینە بوو تا دەستان خۆش بێت. سوپاس بەخوای گەورە دوای 6 کاتژمێر لە هۆڵی نەشتەرگەری بە پشتیوانی خوای گەورە و بە هاوکاری برای بەڕێزم دکتۆر سەیوان سپۆری ئێسکوشکاوی هەستاین بە ئەنجامدانی نەشتەرگەریەکی گەورە بۆ مناڵێکی تازە لەدایک بوو کە کێشەیەکی گەورەی لە میزەڵان و حەوزە هەبوو. ئینشاءڵڵا ئەمڕۆ هەڵەستین بە ئەنجامدانی نەشتەرگەری بۆ مناڵێکی تەمەن 7 ڕۆژ کە دادەنرێ بێچێ لە نەشتەرگەریە دەگمەنەکان لە بواری میزەڵان و گۆریەکانی میز و گورچیلە و بە هاوکاری تیمی نەشتەرگەری بەشی شکاوی لەگەڵ برای بەڕێزم دکتۆر سەیوان ئینشاءڵڵا ئەو نەشتەرگەریە ئەنجام دەدەین و ئەو نەشتەرگەریە بەپێی زانست تقریباً لە دەوروبەری 6 بۆ 7 سەعات پێ ئەچێت و بریتیە لە داخستنەوەی میزەڵان و هەروەها دروستکردنەوەی دیواری پێشەوەی سک لەگەڵ هێنانەوەی ئێسقانی حەوزی بۆ پێشەوە کە ئێسقانی حەوزیشی بە شێوەیەکی ناڕێک دروست بووە. ئینشاءڵڵا ئێمە ئەمڕۆ بە شێوەی تیم ئەو نەشتەرگەری ئەنجامەین لەخوای گەورە داواکارین کەوا هاوکارمان بێ و سەرکەوتوو بین لەو نەشتەرگەریەیە و هەروەها ئەو مناڵەش تەندروستیەکی باش و سەرکەوتوانە بگەڕێتەوە بۆ ناو کەسوکاری. هەستاین بە ئەنجامدانی نەشتەرگەری بۆ نەخۆشیەکی دەگمەن کە کێشەی هەبوو بە شێوەیەکی زگماکەی لە میزەڵدانیدا و هەروەها لە ئێسکەکانی حەوزیدا و بە هاوکاری تیمی نەشتەرگەری میز و میزەڕۆ ئەم نەشتەرگەریەمان بۆ ئەم نەخۆشیە ئەنجامدا و وەکو بەشی ئێسکوشکاوی ئێمە هەستاین بە ڕێکردنەوەی خواری ئێسکەکانی حەوزی و سوپاس بخوا نەشتەرگەریەکە بە شێوەیەکی سەرکەوتوو ئەنجام درا و ئێستا نەخۆشەکە باری تەندروستی جێگیرە و السلام عليكم، شلونك حجي؟ أخباركم؟ شلونكم؟ أهلا وسهلا. السلام عليكم. شلون جعفر؟ زين؟ شلون أمورات اليوم؟ يشرب زين؟ حليب يشرب؟ زين، بطنه يطلع؟ تطلع قليلة. عمليته زينة كلش زينة الحمد لله. إن شاء الله ورا فترة نطلع من المستشفى كلش زين، وإذا هيك حالته زينة إن شاء الله باكر نطلعها هيك داروها بالبيت وتجيبوها ورا 7 أو 10 أيام. نشكر الدكتور سامان والدكتور سيوان لإجراء العملية الجراحية لإرجاع مثانة الطفل جعفر حمزة، وأنتجت العملية بنجاح. ونشكر الدكتور سيوان لإجراء عملية الحوض وإرجاع الوضع الطبيعي، ونشكرهم ونشكر الكادر الموجود بالمستشفى وتعاملهم ومدى الخدمة اللي موجودة وقدموا لنا إياها. وأنا مواطن من محافظة بابل، نشكرهم ونشكر جهودهم ونسأل من الله التوفيق والنجاح الدائم لهم وللكادر الطبي والمستشفى اللي احنا راغدين به حاليا. أهلا حج، أهلا وسهلا، مع السلامة. سپاس بۆ خوای گەورە پاشمانەوەی نەخۆشەکەمان بۆ ماوەی 10 ڕۆژ لە قاوش بە مەبەستی بە دواداچوونی باری تەندروستی پاش نەشتەرگەری ئەمڕۆ نەخۆشەکەمان ناردەوە بۆ ماڵەوە بە تەندروستیکی باشەوە. هیوادارین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست بن. سمارت وەرچەرخانە.